بەڵێ بمرای مەستەق خۆشکار هەروەکو دەیبینن ئەمە جێرکردی فڕەنسۆ هەریریە بە دیاریکراوی ئەمە شەقامی کەرکووکە کە لەسەر شەقامی تەکنیکاڵ و پێویستە شەقامی 6 مەتری لە دمەنەکان دیارە کە یعنی بۆ بنەوەی ئاوێکی زۆرە لەسەر ئەم شەقامەوە ئەو ئۆتۆمبیلانەی کە لێرە یعنی خەچیان کەوتووە لەبەر زۆری ئەو ئاوا هەروەکو لە دیمەنەکان دیارە بە تەواوەتی ئاو لێرە کۆبووەتەوە و ئەو منهۆڵانەی کە لەسەر ئەم شەقامن پێش بارانی کەش لەلایەنەکانی ژمێ پارێزی کراوەتەوە بەڵام بە گوێرەوەی کە هێشتا لە منهۆڵەکان هەیە یعنی تا ئێستا ئەو ئۆتۆمبیلەی کە لەبەر لێرە وەستاوە ینی دوا دیارە پەرچی کەوتووە لەبەر زۆری ئاوەکە شۆفێران دەبێت زۆر لەسەرخۆ بن چونکە ئەگەر لەسەرخۆ نەبن ڕەنگە کێشە بکەوتە نێو بزوێنەرەکەیان و تێک بچێ ینی ئاوەکە بە جۆرێکە تاوەکو سایدی ئەو بەرەوە کە ئەمە ساید 6 مەتریە ئەم سایدەوە تا سایدی ئەو بەرەوە ئاوەکە هاتووە هەروەکو لە دیمەنەکان دیارە ئاوێکی هێزگار زۆر لە شەقامی 6 مەتری کۆبووەتەوە.